چاکسازی لە موچە و دەرماڵەی ناشایستە و بڕینی موچەی خانەنشینکراوانی نایاسایی و پۆستە باڵاکان چۆن هەڵدەسەنجێنی. من بۆ هەموو هەنگاوێک کە حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان پێڵسن بۆ چاکسازی پیرۆزبایان لەکەم دەستخۆشیان لەکەم کە ئەمە ئاواتی هەموو گەلە ئاواتی هەموو ئەوانەیە کە بەشکراون، بەڵام چاکسازی با لە پلە باڵەکان بکرێت، لەوانە بکرێت کە پیانەڵم بندیوار لەوانە بکرێت کە هیچ هەنگاوێکیان ناو ڕۆژان بۆ بەدیهێنانی ئەم دەستکەوتەکە هەیە بە پێچەوانەشەوە چاکسازی نەکرێت لە موچەی پێشمەرگا لە بنەماڵی شەیدان، چونکە ئەوان هەرچی بڵێن ئەوەی هەیەە و نیانە کە لە ڕۆح شیرنتنی ئەوان ڕۆحی خۆیان بەخشیەوە بەم کوردستانە و ئەوان توانیان ئەم ڕۆژەما بۆ ئێمە دروستکەن. هیوادارم چاکسازی بکرێت لە باڵەکان، لەوانەوە بە دادپەروەری موچە وەرەگرن، بەڵام دەست نەبردێت بۆ موچەی پێشمەرگا، چونکە ئەوان پارێزەری وڵاتن. لەبەرەوەی کوردستان بەرەو پێش بڕۆ هەنگاوێکی چاکسازی دەست پێ بکەن لە هەموو سیستەمەکان، لە بواری تەندروستی و پەروەردە و هەموو وەزارەتی ناخۆی هێزی پێشمەرگەی کوردستان و ئینشەڵڵا چاکسازی دەکا و هەموو شتێک بەدری میلەتی کوردستان دەبێت. ئێمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین چاوێک بەشەوەدا بخشێنیتن کە ئەوانەی شایستەی موچە نینە و موچیان شایستە نیە و ماندیبوون نەبووینە بە وەزعی و شەهیدیان نەدایە و خینیان ڕێژە لە هەرێمی کوردستان قابلی ئەو موچیان نییە.